لەو دوینەیە تۆ سەیری ئەو تەرخێنەیە جاران لە کوردستان کابرایە بە سوزگیە بە عەرەبانەیەکی شکا و هاواریە کرد تەماتەیە گولەکەیە. ئێستا ئێمە لە بەریتانیا بە دەنگێکی مۆدێرنانە ئەڵێن وەرن تەماتەی وشک بەرنەوە، وەرن دوینە و تەرخێنە بەرنەوە. ماشەڵڵا لەو دوینەیە جا ئەمە زۆربەی ئەم شتانە لە 109 کوردستانە. سەیری ئەو تەرخێنە جوانەکەن. کابرا ئاچێتەوە لە کوردستان 3-4 کیلۆێنە نیایە پارەی لێدا کاکەیجان لەمانە ئەویشتی کوردی. جا دەشمێ مژدەی ئەوەتان پێ بڵێم دۆشاوی شارەزور گەشتە بەریتانیا، ئەو دۆشاوەی کە لە هەڵەبجەی زام کە لە هەڵەبجەی شیرین دروست دەکرێت. ئەمە دۆشاوی تەماتەی کوردی ئەسڵە. ئەو دۆشاوی تەماتە کوردی و تەماتە کوردی لەسەر ئەو خاکەی تۆ بەرهەمهێنرێت. جا خۆشەویستان ئەم دۆشاوە دۆشاوێکی زۆر تایبەت و دەتوانین تاقیکەنەوە. مژدەی ئەوەتان پێدەم زۆر شتی هەڵەبجە هاتووە. ئەمە وەکو خۆشویستنێ بۆ هەڵەبجەیەکان و بۆ سەر تاسەری ئەوانەی کە کوردن من ئەم بابەتانەتان پێ ناسێنم. ئەمەی کە بەدەستمەوەیە سابوونی ڕەقی کوردیە لە زەیتونەکەی هەڵەبجە دروست دەکرێت. ئەمە سابوونێکی زۆر ئەسڵە، زۆر باشە، سابوونی ڕاستان. جا دەشمەوێ شتێکی کەشتان پێ بناسێنم لە هەمان ئەو شەریکەیی کە باسمان کرد. دۆشاوی با بڵێم ڕوبەهەنار. ئەم ڕوبەهەناری ڕاسانە لە هەڵەبجەی شیرینەوە هاتووە، لە خاکی خۆشەویستەوە هاتووە. ئەو هەنارەی کە لە هەڵەبجەیە و کوردستان بەس بە هەڵەبجە بەناوبانگە بە هەنار بەڕاستی. ئەمە لەو هەنارە دروست دەکرێت. بەس سێریکەن وەڵا پیاوە حەزەکا برنجێکی بە لەزەتی بۆ لێنێ ڕوبەهەنارەی کا بەسەرە بڵێن برنج بە ڕوبەهەنار با خواردووە. جا خۆشەویستان لە هەمان کاتیشە لە هەڵەبجەی خۆشەویستەوە زەیتی زەیتونمان بۆ هاتووە. ئەم زەیتی زەیتونە خاسی هەڵەبجەی خۆشەویستە. ئەو زەیتونەی کە لە هەڵەبجە هەیە دەکرێت بە زەیت، دەکرێت بە سابوون، دەکرێت بە چەندین بابەتی کە هاتۆتە ئێرە. کۆمپانیای گۆیشە بەردەستە. ئەوە خۆتان بیبینن. وەڵا برا پیاوە حەزەکە ئاواز بیکاتەوە و هەڵی قوڕێنێ. بەرحاڵ خۆشەویستان سەیری ئەو تەماتە کوردیە. ئەمە لەو خۆرە شیرینەی کوردستانەوە وشکەکرێتەوە. بەس بیبینن ماشەڵڵا. ئەی هاوا لەو بۆنە. خۆشەویستان ئەمەشی ترێکەی گەرمیانە، ترێکەی کوردستانە، ترێکەی شارباژێرە. ماشەڵڵا لەو مێوژە. خۆشەویستان ئەبێ پێتان ڕابگەێنم کە ڕۆنی کوردی گەشتۆتە ئێرە. ڕۆنی کوردی ئەسڵ دەرەجەیەک گەشتۆتە ئێرە. ڕۆنی هیزە. الله ئەکبەر. ئەمە بەیانیان بەنانی گەرمەوە لێرە بۆی دانیشی شازی ڕۆنە. ئەم ڕۆنە ئەوەی بیخوا گەنج یەکاتەوە گەنج. ئەمە ڕۆنێکە تایبەتە، ڕۆنی هیزە یەکێکە لەو ڕۆنانەی کە تایبەتن. جا دەشمەوێ شتێکی کەشتان پێ بناسێنم. ئەمە هەنگوینە. ئەمە بەس شیلەی هەنگە، بەس شیلەکەی. جاوڵا برا پیاوەمە بخوا ئەم شتانە بخوا هەر گەنجە بێتەوە. ئەم هەنگوینەشی کا بەسەرە ئەیتر هەر مەپرسە ما وەبزانم هەنگوینی هەڵەبجەی کوێیەمە. ئەمە هەنگوینی شارباژێرە. تەمە هەنگوینی هەڵەبجە شمانەی کاگرێبار هەڵەبجەی ئەمەشی لێ بەس ئەمەی شارباژێرە. هەر شوێنە و تامی خۆی هەیە وڵات و خاکەکەی ئێمە بەڕاستی. جا خۆشەویستان با ئەوەشتان پێ بڵێم بۆ ئەوانەی کە حەزیان لە سجووقە وەرن ئەو سجووقە بخۆن کاک. خۆتان بڕیار بن لەسەر ئەو سجووقە. بزانین بۆوان بکرێتەوە. لەو بۆنە ماشەڵڵا کاکە وەرن خۆتان بڕیار بن. ماشەڵڵا لەو سجووقە جوانە. جا بۆ خانمانەی کە تاقەتیان یاخود مەجالیان نییە شەکر بڵێنەوە دیوەخانەکەتان گەرمە دایمە. شەکری کوردی جوان خاڵص لە کوردستانەوە هاتووە حازر. یان جارجار بۆ شەوچەرە کولیچە بەکارەهێنین، کولیچەیەکی حازری گەرم و نەرم حازر. ئەنجا خۆشەویستان ویستم شتێکی کەتان پێ بناسێنم. ئێمەی کورد حەزمان لە گوڵە بەڕۆژەیە. ئەو گوڵە بەڕۆژە کوردیە جوانە هە ماشەڵڵا بە فەردە. بەخوا گوڵە بەڕۆژەیە ئێڵێ دەنووکی کەوە ماشەڵڵا کە جوانە وایە ئەیبڕی. خۆشەویستان دەبێ باسی برنجی نەورەسکەم. هەنێگەیە بەدوای برنجی کوردیە ئەگەڕێ لە هەندێک لە شارەکانە دەستی ناکەوێت یا لە هەندێک شوێنە دەستی ناکەوێت. ئێستا لە کۆمپانیای گۆیژە برنجی نەورەس بەردەستە، هەر برنجی کوردیە. برنجێکی زۆر جوانە. هیوادارم ئەم خواردنە کوردیانە بۆ هەموو لایە بەردەست بێ لەسەر جەب شارەکان. و دەشمێ مژدەیەک من بە خانمان، ئەوانەی خانمان ئەوەی ئەهلی خەنن.
ئەوە خەنەی عەسڵ، ئەو خەنەی کە بە دوایە گەڕان ئەوەتە لە کوردستانەوە بۆمان هاتووە بەخوا خەنەیەکە. جا من دایم هەشتێکم بەردەستکەوێ بۆنیەکەم. هیوادارم لە دۆشاوی شارە زوور و لە ڕوبەهەناری شارە زوور و لە سابوونی شارە زوور و لە زەیتی شارە زوور و هەمووە بەرهەمە کوردیانە خۆتان بێبەش نەکەن. بەڕاستی پێتان بڵێم کە نووسرا و هەڵەبجە دڵم پڕ بوو. خۆشترین شت ئەوەیە ئێمە شتێکمان هەبێ نووسرا بە مێدی ئین کوردستان. ئیشەڵا ئەوە بەردەوامە بێ، دەستی هەر کۆمپانیایەک خۆش بێ کە ئەم بەرهەمە کوردیانە بەرهەمەهێنێ. بەڕاستی جێی شانازین نمونەن، دەستان خۆش بێ و ماندوو نەبن. ئیتر ئەو نانە کوردیەکەش لەو لاوەیە بەخوا ئیتر نانی کوردی دووسێ نۆعیلەیە، هەیە تێکەڵەی ئاردی بۆرە، هەیە هەر ئاردی بۆرە و هەیە سپیشە، پولەکەی کوردی، فاسۆلیای کوردی، هەموو بابەتێکی دێ و لەگەڵمانە بن. سپاسانەکەین و هیوادارین ئێوەش ڕوو بکەنە بازاڕەکەی گۆیژە کە هەموو بابەتە کوردیەکانیان لایە و لە خۆشی و شادیان. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. BK4